سنبل و رمزا کندیناوا نخوشه جلتا دل دایه سروکی حکومت هرما کردستان بریار دایه کو چارەسەرییا و یا پزیشکی لسر ارکیوان به لسر و مجاره ریناس علی جی حولری واردگرم ریناس یعنی مام صابری هفته سالی گلک جارا لسر اکرانا کردستان 24 درکت یا حوار دکرد گوتی پلکانه کرکوک تیتا تعریب کرن آنها و نخوش کتیه جبوهان و هواراوی سروکی حکومت هرما کردستان مسرور بارزانی بدن کاتیه انها روشا تندرستیا مام صابر چاوایه کنگی ده بونشتگری بیت انجام دام پزیشکینوی چد بیجن ئیمان وەک خۆت باست کرد هاوار و گریانی مام سابیر لە پەلکانە لە کاتی ئەو شەڕانەی کە لە پەلکانە ڕووی دەدا لە کەناڵە میدیایەکانەوە دەنگیدایەوە کوردستان 24 کاتێ ڕووماڵی پەلکانەی دەکرد مام سابیر یەکێک بوو لەو کەسانەی کە هەمیشە هاواری ئەوەی دەکرد کە گوندەکەیان بپارێزرێەوە هاوردەی عەرەبوازیان لێ بهێنێ ئێستا لە سەنتەری دڵی هەولێرە ماوەی چەند ڕۆژێکە لێرە خەوێنراوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە لەسەر ئەرکی جەنابیان هەموو چارەسەرە پزیشکەکانی بۆ ئەنجام بدرێت و نەشتەرگەری و پێداویستیانەی کە پێویستێتی لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەت ئەنجام بندرێ ئێستا من ئەمەوێ گفتوگویەک لەگەڵ مام سابیر بکەم بزانم تەندروستی چۆنە مام سابیر سڵاوت لێبێ ئێستا تەندروستی چۆنە سەرۆکی حکوومەت بڕیاری داوە هەموو چارەسەرە پزیشکەکانت بۆ بکرێت لەسەر ئەرکی ئەو تۆڵی چی لەسەرەمە بەخێر بێستەر ئەو چاوم هەتا هەموو دنیاە سوپاسیان دەکەم سوپاسی مەزعود بازانی دەکەم من خۆم پێشمەرگەی پارتیمە ئەوە تاوێکە ماڵێکرا سوپاسی دەکەم زۆر زۆر لێ مەمنونم هەتا مردنی باشە ئێستا تۆ چی تەوێت ئەمە دەمەوێ بەس تام بکەنەوە هیچ کەم نایە بگەڕێمەوە لە پەرکانە بگەڕێم ئارێ وەڵڵا هیچ کەم لەوان ناوێت بۆچی وا تەندروستی تێک چوو والله خەفەتی ئەو عارەبانەدایە ئارێ وەڵڵا خەفەتی ئەو عارەبان هەدە لەو پەنا دیوانانە دانیشتم برایەکەم هەبوو هەردەگۆ وەرەوە کورە وەرەوە کورە دەمری وتم لێگەڕێ با بمرم لە پەنا دیوانی سەبم خۆ باشترە سەبم خوا لەو عارەی باشترە نەکۆ عارە بغاردنە پەرکانێ ئارێ وەڵڵا ئێستا حەزەکەی باش بیتەوە دووبارە بگەڕیتەوە ئارێ وەڵڵا ئەلە عەز دەکەم چامەوە بەرام لێ نەبی دیسان سەریان لە دوو بنێمەوە دیسان سەر لە دوو عارەمان بنێم خۆدا هەموو سیلاحمانێ ئەمە خۆ بەبێ سیلاح نینە برا ئاخ دەنا بەرشی پێنج دەقەیمەوە بەرامبەری مارەکەی منە بەرامبەری مارەکەی منە ئەرێ بخۆ بەیوای تەندروستێکی باش شەڵا باشە بێ مام سابیر ئیمان ئەوان دەیانەوێ هەموو چارەسەرە پزیشکیانەی کە لە سەنتەری دڵ پێویستە بۆ مام سابیری ئەنجامەدەن کاک دکتۆر لێرێ دەمەوێت بپرسم مام سابیر چی پێویستە و تا ئێستا چی بۆ کراوە بەخۆی مام سابیر تووشی جەڵتەی دڵ بووە تقریبانەوە 3-4 ڕۆژە لێرە داخل بووە بەلەبەر ئەوەی بیدایەت بێ ئیستیخرار بکە وەزعی مستەقر بێ هەندێک ئەنزیماتی دڵی بەرزە مەشاکلی کلی هەیە ئەو شتانە بێ مووی چارەسەر بکرێ ئینجا ئینشاڵڵا نەشتەرگەری بۆ کرێتن سەرۆکی حکوومەت بڕیاری داوە تێچووەکانی هەمووی بگرێتە ئەستۆ چیتان پێویستە خۆ چی پێویستە کە مام سابیر بۆی بگرێن لە سەرەتادا نەشتەرگەری چی پێویستە و چارەسەری پزیشکی چی دەبێت هەموو شتەکانی بۆ کرێ بە ینی بە ڕۆتینی ئینشاڵڵا هەموو شتەکانی بە چارەسەرەکانی بۆ ئەنجامە درێ و لەسەر ڕاستپادەی جەنابی کاک مەسرور ئینشاڵڵا هەر شتێکی پێویستی بۆ یەکرێت و کەم تەرخەمی ناکرێت لەگەڵمان بووی ئیمان دەست دەکرێت بە چارەسەرە پزیشکەکان لە ماوەی ڕابردوودا هەندێک چارەسەری پزیشکی بۆ کراوە بۆی باری تەندروستی جێگیر بکرێت دواتر نەشتەرگەریەکانیشی بۆ ئەنجام بدرێ ئەمە سەرلەبانی ئەم ڕۆژ وەزیری تەندروستی بە نوێنەرەتی سەرۆکی حکوومەت سەردانی مام سابیری کردووە هەموو بابەتانی بە بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکە و مام سابیری ژووتووە کە لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەت هەرچی پێویست بێت بۆ مام سابیر ئەنجامە درێت بەڵێ ڕەمز و سنبولا کەندیناوە هەر ساغ بیت تەندروست بیت ڕێناس عەلی بڕاستی ژێ ئەمام سابر دلێ من گەلک ئێشان بهیڤیمە کە بە تەندروستی vەگەڕیتەوە پەلکانەوی وەها ئاخێک ji dil kêşe ew ên welat ji dest day ax ji dest day tenê ew fam dikin axawî ji ku derê hat tendrûst bî mam sabir